بەڵێ سڵاوتان لێبێتن ئێمە لە گوندی باپشتیانین دیارە شەوی ڕابردوو لە گوندی باپشتیان سەرجی بێلانە پەلامەری چەند سەراژەڵی هاوڵاتیەکیان داوە لە گوندی باپشتیان کە بریتین لە چەند بەرخێک و کارێک کەوا تەواوی ئەو بەرخ و کارانە وەک ئەبینن لێرە تەواویان مردار بوونەتەوە کە سەرجی بێلانە پەلاماری داون ژمارەیەکی زۆرن من خاوەنی ئەم بەرخ و کارانە وەرەگرم کاک بەشدار ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن زەرەر و زیانی چەندت بەرکەوتووەوە ئەگەر ڕووداوەکەمان بۆ بجێڕیتەوە چۆن بووە؟ ڕووداوەکە سەعات ئێکی شەو ئەو ڕووداوە ڕوویداوە کە نەشنزانی هەتا بەرەبەری بەیانی چونکە بەخۆ بەرەبەری بەیانیان ئەمە دێنە ناو حیوانەکەی کەسیش پێی نەزانی کامیڕەش هەیە ئەمە لە ڕێی کامیڕەکەی نزانی چونکە کە هاتین سەگەکان لە دەرێ بوون کە کامیڕەن لێدا و سەگەکان دێنە ناو ئاژەڵەکان کە هاتین تەماشین کردێ نزیکەی 47 سەر یعنی نەیما بوو 7-6 دانە زیندی بوون بەس ئەویش بە مردی حیسابن بە چاوی خۆتان دەبینەوە لە پشتەوەنە زەر و زیانەکەش بەخۆ دیارە نزیکەی 7 میلیۆن دەچی ئەمە سارانە بەخۆ ئەگە زەرەرێمە ئەوەن دەبی ئەمە دەبی وچ کابرای گوتی بارکەین بڕۆنە بە ئەو سەگانە لە کامیڕێی چاودێری ئەگەر تەماشاتان کرد بێتن چۆن هاتوونە چۆن کە چاون تێکردن لە پشتەوە گو ئەوە دێن چاردەورە حوشەکەی خرەگەڕن چ جێنینە تێبێنە ژۆرێ ڕێک لێرە هەیە جێکەیە هەرە کۆرن کە هاتنە ژۆری لەوێری سیمەک دووەم سێم سیمی ئەبڕن لێرە کە بە چاوی خۆتانە بینن لێرە هەرە قەورن لەوێ دەستنە ژۆری دەستنە کارەکان هەر یەکێکە هەنگرن و ئاخەمچین و بەجێ دێرن زیاتر کار و بەرخەکان خنکێنراونیان خواردونیانن بەس خنکراوە هەنی خنکاندیتیان بەجیان هێشتینە برینداریان کردینە خنکاندیتیان ئەوێ حیوانەکەیت کەش لەو دیوی بە بەس پیان نەکرا بچێن ناویان چونکە مەسافەی ئەوەیە کە حیوانی گەوریان زۆر پێ مردار نابی ئەندی ئەوەیە کار و بەرخەکان زۆرتر پێ مردارە بن ئەمە حاڵەتی یەکەمیان حاڵەتی تر ڕوویداوە لە باپشتیان بەڵێ ئەوە سێمین حاڵەتە لێ ڕۆدا هەر لێ ئەو حوشە و حوشەشتکێ ئەو جارەی نزیکەی 47 سەر جارەی پێشتر 20 ڕۆژ پێشی ئێستا نزیکەی باە 3 میلیۆنان بەرخ بەس برینداری کردی و فڕەنداینە مردار بووینە چونکە هەندی چارەسەرن کرد چانە بوونە فڕەندا حکوومەت چارەسەری سەرجی بێلانەی نەکردوە تا ئێستا لێرە حکوومەت چارەسەری سەرجی بێلانە دەینی لەو مەشتەرەی دانێت و ئەو مەشتەرەش بەریانە دە ڕۆژ شەوێش بەنە ئەو گوندەی وەرەبن عنی سەرجی بێلانە یەکجار زۆرە لێرە ئەو هەمووش ئەو مەشتەرەینە بەنە ئێستا بڕۆمە ئەو گوندەی ئەگە دەگەم بین هەر کەسەشی بێ دەگەم بێ ئەگە بۆی بگرم 50 سەیلەن ئەو گوندەی دەگرم داواتان نەکردووە چارەسەر بک بۆ ئەوە کە سەگ بەرەڵا نەکرێت چۆن شەوان بەرەڵاکە بەڵێ ئەمە بیزان بەو مەشتەرەی گوتیا کاکە سەگەکان ئەگری بەرمەدە ئەڵێ نە بەس وەرە بەیانی ئێوارە مەسەنەن تەماشێکێ هەمان ئەسنۆوێری لە ناو گوندی ئەسنۆوێری زۆر سپاس بەڵێ دیارە سەرجی بێلانە بۆتە گرفتێک لە سەرزەم شار و شارۆچکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ئیدارەی سۆرانیش ڕێژەی سەرجی بێلانە زۆرە ئەمە وای کردووە کە زیان بە هاوڵاتیان بگەنێ زۆر زار پەلاماری مناڵیش ئەدەن حاڵەتی وە هەبوو پەلاماری مناڵانیشیان داوە برینداریان کردوون و هەروەها خۆتانە بینن پەلاماری ئاژەڵەکانیان داوە کە بەهۆیەوە 47 سەر ئاژەڵ لە گوندی باپشتیان مردار بوونەتەوە بەڵام ما تەواوی زانیاریەکان بوو